دەڵێ بزانم ئەو شوێنانەی وتت هەمووی گەڕام کاگەلی لەبارەیەوە پیاوەوە ئەژەل هیچ دەرچوو؟ نا نەخێر بەڵام شتێکی پێچوانە لە گۆڕەیە ناو ناسنامەی هەموو شتێکی تەواوە بەڵام چی بڵم کارتی ڕسیدی بانک و زانیاریەکان لەسەر ئینتەرنێت یانی بە گوێرەی و بەڵگانانەی لەسەری هەیە ماوەیەکە پێدا بووە یانی چەند دەبێت؟ 4 ساڵ دەبێت پێشەوە ماوەیە هیچ پیاوی بۆم شێوە وجودی نەبوو تۆ دەزانی ئەزەلمانە چییە؟ یعنی شتێکی بێسەرەتا ئەزەل واتە شتێک کە سەرەتای نەبێت کەواتە من بەردەوام دەمن لێ کۆڵینەوە لە هەر زانیاریەکە ئاگدار دەکەمەوە سبەی دەوامم نییە بێ دەبێ ئاگاداری ڕووداوەکانی ئەمڕۆ بین ببوورە ئەمڕۆ ڕۆژێکی تایبەتیە؟ نابینی؟ بەرەو قوبروس بەهار هاتووە کاکالی چۆنن؟ بەخێر بێی بەهار خۆزۆ چاوەڕۆتان نەکردم ها؟ نەخێر بیدەمە من هاچەنی دەی دەتوانی ناوی خۆت بڵێ؟ بۆچی بانگ نەکردم چکە کاتێک هەڵدەستێن ئەو ڕۆژە دنیا لێ تێک دەچێ ئەمەیە لەژێر دەرگا فرێدا ژوورەوە ئەرێوە چی دەکەن؟ پێم ناڵێن؟ سێکن ڕاستی بڵێن دوێنێشە هەر لێرە نەبوونە دەچن بۆ خۆتان ئیسراحەت دەسوڕێنە منیش بێمەوە دادەنیشن شەرمین بەیانی باش قاوە ئەوە چیەتی؟ تۆ لە خۆتە سەوانیە؟ بۆ خۆی هەستا دەی خۆقابل لە مشێ 2 میلیۆن نادۆڕێنی هیچمانە دۆڕاندەوە لەو یاری من دەیکەم نەم دۆڕاندەوە ئەو شووە چینەوە ئەمە ئاهەنگە جلوبەرجی سەیری دەوێ وەکەوەی تۆ ئاهەنگی دەمامت ئێوە داواز کراون بۆ ئاهەنگێکی خەنجیلانە کە داهاتەکەی بۆ مناڵە هەژارەکان تەرخان دەکرێت لەم ئاهەنگە دەبێ ڕوتاندا پۆشن و جلی سەما لەبەر بکەن بە هاتنتان دڵخۆش و سەرفراز دەبین ڕێخەر بەهار دەستجان ئەو بەهارە ئەوە نییە؟ خوشکیشانە تۆ کاتی خۆی ئەو شتت نەدەزانێت کە ئەو خوشکێکی هێوانی؟ نەمدەزانی باشە بۆچی لێتی شار بووە؟ تێدەگەین شەرمین شەرمین باڵێ قاوە ئەو پارەی تۆ بە 2 مانگ برتەوە من تەنیا بە 1 شەو بردمەوە ئافرین بۆ تۆ کەی کارەکە جێبەجێ دەکەی؟ جارێ با بگەڕێنەوە ئەستەمبوڵ لەمڕۆ بەدەوە دەمێ پارێکی زۆرم دەستکەوێ ئێ باشە بەڵام ئەو کارە بە ڕۆژێک جێبەجێ ناکرێ کەسی تر نییە یاری لەگەڵ بکەی؟ ئەیشان تێم ناگەیەنی چ لە ناو مێشکتدا دەخولێتەوە؟ گەر بتزانیا چی لە ناو مێشکم دەخولێتەوە ئیتر گرنگیت بە من نەدەدا و یاریزانێکی ترت بۆ خۆت ئەدۆزیەوە
ڕاست دەکەی. سیر کە کوێ هات؟ ڕاستە با لە دوورۆ سێری کەم. خوشکێ جانەکەم ئادەی سێرت کەم بۆچی لەبەر چام ئەوەندە جوان بووی؟ لەبەرەوەی ساڵە جارێک دەمان بینی بۆیە ئیتر بەتەنها جێت ناهێڵم. چۆنی کاکە زەنگیز؟ ئەوە چی دەڵێی؟ تا ئێستا فێر نەبووە ئەو کچە چۆن بانگی من بکات. هەرە و جانتایە؟ تەفۆ چیە دیارە زۆر بە سادەی هاتووی ئێرە؟ نا من هەرەوەندەم بەسا وەک خەڵکی دیکەنین چاوم لەسەر بە سامان بێ. تێگەشتم ئەمڕۆ توانجەکانتان هەموو لەسەر منە. بۆ ئاهەنگەکە هەموو شتێک وەکو کتم ئامادەیە وانییە؟ هەموو شتێک ئامادە هیچ خەمن نەبێ. زۆر بە جۆش و خۆشم بۆی. دەی با بچینانەکەمان بخۆین. بابە هەرش دوار و داواکانی خۆیمان بۆ بگەڕێتەوە. بزانین چێ کەوتوتە داوت ماڵی چێت خراپ کردووە؟ جاچێ بە دوای بەهارەوە نابێ. ئاها هەلی بڕۆ تاکید بکەوە ئێستا کاتی هاتۆ کەلوپە لە داواکارەکانی وتێل بگات. دەورێکیش بکە بەناو ئۆتێلەکە و سەرێکی جەماعەتی میکانیکیش بدە بزانی چی هاتووە. بە قوربانی چاوت بم بڕۆ دەی. خەریکە دەمرم بەدەست ئەو مناڵە چڵکنە چی لێ بکەم؟ ئەمڕۆ میزاج تەواو نییە. هەر وەکو ڕۆژانە. ئێوە چۆنن کاگەزەل؟ لە دوێنێەوە بیری لێ دەکەمەوە. باش گوتم پیاسەی بکەم خراپ نییە. خراپ نییە. مرۆڤ ئاگە لە تەندروستی خۆی بێ شتێکی باشە. یانی وتت باشم؟ زۆر باشم. ساغم. فیت؟ خراپ بڕدراوە. ماوەیەکی زۆرە. زەمانێک کەوای لێ هاتووە. هیچ هەستم پێی نەکردبوو. هەر کەس و شتێک ببینم قەت لە بیری ناکەم. سوودی کارەکەی تۆ چییە؟ خەڵکی پێدەپارێزم. هەندێک جاریش پێچەوانەکەی تۆز ئاشکرا دەکەم. لە دەستم دەرناچی. کەوایە زۆر جوان دقەتمدا لەوانەیە بتوانێ ئاشکرام بکەی. لەومان کەم بوو. سیر کە شەبەکەی مۆبایلیش نەما. تۆ باشی؟ بە شوێنی داخراوتێک دەچم. هەستە کوڕە. هەستە وەرە دەرێ. کوڕە پێم گوتی وەرە دەرێ.
دەوت حەزم لە ڕووناکیە؟ ها ئەوە ڕووناکی شتێکێ دەمەوێتێتی بگەێنەمە ئیشان دەتەوێت بزانی عومەر چۆن مرد؟ کوڕم لە بەنگیاتی مەکە تۆ دزی لە پیاوی گازینۆیەکی زەخم کردووە گەر ئەتراف لەسەر دزینی و پارە نەکەی بم بزر دەکرێت تۆ پێم بڵێ لەکوێ چاردۆتەوە تۆ بەم بڵێ منیش بەوان دەڵێم ئەگەر تۆ بەم بڵێ منیش بەوان دەڵێم هەردووکمان ڕزگارمان دەبی من گێم لێتە من وتم ئاگام لێ نییە ئەوە کفریە بەرامبەر من بەرامبەر دەوڵەت کفری دەکەی ها؟ ئەوە عومەر ئۆچارە بۆچی؟ میوانی هاتووە هاتوونەتە سەردانی سەردان و مەردان نییە لە گۆڕێ بڵێ نەخۆشە سەری دێشی بۆسە کێ هاتووەتە سەردانی؟ کوڕەکەم حاڵی چۆنە پێم بڵێ ڕەنگی تێک نەچوە مەمەد کوڕم شتێکم پێ بڵێ باشە دایەجان زۆر باشە دایکە عومەر کوڕم پێم بڵێ تۆ باشی؟ باشم دایە زۆر باشم سیرکە کوڕم هەنیشتم بۆ هێناوی هەرچەندیان ناهێڵن بیبێ بەڵام تۆ دووبارە داوایان لێ بکە نادایە پێویست ناکە ئاخر سەرمات دەبێ ئەها دوو گۆرەویش لە سەرێک لە پێکە دایکە گەلکی پیرۆستشم هێناوە دایە ئەگەر زگت هێشتا یان چاوەکانت گەرم بوو بیان کوڵێنە دایە تەواو دایە ئەو شتانە بدەوامەت با لای ئەو بێ کوڕعقلە تێگەیشتووەکەم باوکم چۆنە باشە پێش ئەوەی بڕۆن دەمە 5 دقە بەتەنیا لەگەڵ مامەت قسە بکەم سەبر مەمەت ئیتر دایکم نەهێنیەوە ئێرە بەڵام کاکە وتم نەیهێنیەوە تۆش نەیەوە کاکە سێرکە مەمەت قسێکت پێ دەڵێم وا بزانە من مردوومە وا بزانە تووشی ڕووداوێک بوومە ئاوا بیرکەوە کە گەورە بووی ئاگە لەدایە باوا بێ ئیتر من نەمام تێگەیشتی نەمام ئاگات لێیان بێ کاکە تۆ پێتاوانی خۆ من دەزانم چیتر نێنەوەێرە واز نایێنم دەبێ ئاشکراکەم گوێت لێبوو چیموت من نەمام ئیتر بەڵام کاکەت خوا بەسێما مێڵە کاکەت خوا تەنیاما مەکە کاکە نەمانی عومەر تەنها ناوەکەی نەبوو بەڵکو عومەر بە هەموو هیواوەتەکانیەوە ماڵ ئاوایی کرد سزایەکەی عومەر سزایەکی ئاسایی نەبوو بەڵکو سزایەکی تاریکی توندی تەهاتایی بوو
ممتاز بك چ کارێکت لێرە هەیە مەلیحە؟ بۆ نەهاتی نانەکەت خۆی بە دوات داهاتم نایەمەوە تیکەی نانم بە مەمەددا بۆ بنێرە ئەوەندە بەسە. ممتاز بك ئەمڕۆ چین بۆ بینینی عومەر لە هەواڵی باوکی دەپرسی. ممتاز بك بیستم مەلیحە. بۆ ناچە سەردانی کوڕەکەت بۆ ناچە سەردانی. قەت ناچم. ئەی کوڕی تۆ نییە ئەی عومەری تۆ نییە. بڕۆ ماڵێ مەلیحە. ئاخر ئەو بێت تاوانە. لە دادگا گوێ لێ نەبوو؟ ئەی پێیان نەوتین کوڕەکەی ئێمە دزە؟ کوڕەکەی ئێمە قاتڵە؟ گوێ لێ نەبوو؟ گوێم لێ بوو ئەو بێت تاوانە ئەوە عومەرە. ئەگەر تۆم ڕاستێ نەبینی لە من کوێرتری. Şartla salıverme yasasından sonra yeşeren umutları bir kez haber bu دەی با دەست پێ بکەین. بە کەیفی خۆمان سەرفی دەکەین. ئێمە پێشوەخرە کەوتوینە ناکرێت پارەکان بە دروست تەرەف بکەین. سیمان وت کوڕم نەماوت نابێت لە خۆرا سەرفی بکەین. ئەوە لە کێوە بوومە کوڕی تۆ نەشم زانیوە؟ بەسە کوڕا لەبەر سروچایی تۆ ناچمە بەندیخانە عەلی. مناڵی دوێنێ دەتێ ببی ئەنتەر پاشەڵ پیس. عەلی چەکیز ڕاست دەکە بە حەقمان بەکاربێنین ئەوە سەرفیکەین گومانمان لێ دەکەن لەسەر خۆ. ئەو جانتایانە چین کردووە دەزانن؟ پیاوم بۆی کوشتووە پیاو. ئێوە ترسنۆک بوون و دەترسان منیش خوێنم دەڕشت لەبەر چی؟ بێدەنگ بە بۆ خاتری کەسێکی وەک تۆی بێقیمەت دزیم کردووە دەڵێ بێدەنگ بە نەیخۆی خوستە و قورتە. زوو ئێرە سۆڵکەن. هەر کەسێکتان کاری پێم بوو ئەوە تەناو نیشانەکە. بیرتان نەچێت کە ملتان شکاند و ڕۆیشتن دەرگاکە داخەن. ئێستا چی بکەین؟ چی؟ تۆش بەتەمای بڕۆی؟ نازانم جەنگیز بە هەر پێویستی بەداخلکردن هەیە لەوانە شەوی بن بۆ دەرەوەی وڵات. باشە بابی بین. ئەیشان تۆ پەیمانت بە مندا وتر لەگەڵت دەمێنمەوە. ئەو کارەشم تەنیا لەبەر تۆ کرد. بۆ تۆ واتەزانی ئەوەی کردمان هەموو یاری بوو؟ دەی گیانە تۆ هەستێکت بەرامبەرم هەیە؟ ئەیشان
لەبیرت کرد جەنگیز هەموو شتێکی یاریە دووبارە ئازارت هەیە؟ وەبزانم سەرمان بووە دایش داوا بوو تێگەیشتم تۆ دووگیانی دایشت کاتی دووگیان دەبوو هەمان ئازاری دەبوو ئەوە تۆ چی دەڵێ باوکە؟ لە عومەرە؟ نامەقوڵیت کرد دەچم دەخەوم باشە گەر منداڵەکە گەورە بوو پێوکتی باوکم چێە؟ چ وەڵامەکی دەدەیەوە؟ باوکە بەس ئەواز بێنە ئەوەی ویست کردم بەس ئەوازم لێ بێنە ئەو چۆن وەقسان دەکەی؟ وەگەر من باشی تۆ نیم؟ باوکە هەرچی تۆم ناوێ بڕۆ دەرەوە لە ژیانی من بڕۆ دەرەوە جێش واز بێنە جوانەکەم من هەر شتێکم کردووی لەبەر خاتری تۆ کردوومە بۆ خاتری بەهار کردوومە چاکەوە سیرکە منداڵەکەشت دەپارێزی پرچیشیت دەبین ئێمە هەمومانەیە خێزانی بۆ پاریستی ناو مسلمان دەچینە و شوێنەی دەمان هەوێ بەسە فرمێسکمە ڕێژە من بەردەوام لە لاتان دەبم لەمە دووە خۆم چاودێری هەردووکتان هەر سێکتان هەمووتان دەکەم مەگری هەموو شتێک دەڕوا مەگری تەواوەیشە ئەزیزەکەم مەگری دەڕوا کاتێک کەسێکت زۆر خۆش دەوێت ئەگەر ئەو کەسە زۆر نیگەرانیشە بکە تۆ حەز دەکەی هەر لە باوەشی ئەو بمێنی هەتا ئەگەر ئەو کەسە کاری ترسناکیشت بەرامبەر بکە هەرەتەوێت لە ناو قۆڵەکانی ئەو ئارام بیەوە وە دیسان ئەو کەسێکە خۆشت دەوێت 1 ملیۆن درۆشت لەگەڵ بکە هێشتا هاتەوێت لە هەموو کەس زیاتر باوەڕی پێ بکەیت ئەمار ڕۆشت هەموو شتێکی برد و ڕۆشت بەتەنها ئەوە چی هێشتووە من دەڕۆم مەیشان ئاگاداری پارەکانیش دەبم بەهار ئەمانەتی تۆ بێ کاتی هەموو شتێکم ئامادە کرد خەبەر دەدەمەوە ئێوەش کە بێن ئەیتر لەم کاتەوە عومەر بۆ چەندین ساڵ بە شاردنەوەی خەمەکانی ناودڵی وەربەندیخانە مایەوە ئەو ئاسمانی تەنها لە ڕێی کونێکی بچووکەوە دەبینی بۆکوێ شوێنێکە دۆزیوێتەوە بە پەلەی ها ئەوە چیتە؟ ئەمە چیە لات؟ هیچ نییە ئەوە چییە؟ بمدەوە یادگاری مادگارە؟ وتم بمدەوە هیچی ئەمە؟ هیدایەتیانە؟ بەرخۆڵەیدایە هی خۆشەویستەکەتە؟ پێت دەڵێم بمدەوە هۆپ هەر بجوڵەی فڕێ دەدەم وەڵڵا سکم پێ دەستفتێ ئەگەر دەتوێ بیگەڕێن و احترافکە تۆ شوێنی پارەکانم پێ بڵێ منیش دەدەمەوە چەند جا پێم وتوونە من نەم کردووە فۆرەهەی دەبەنگی سەرسەری ئەوەت بە من نەوت ئەی لەگەڵ ئەوانی تر چی دەکەی
بۆیە تۆ پێم بڵێ منیش بەوان دەڵێم دڵخۆش دەبین ها؟ نازانم باش دەیزانی نەکەی ئەم جۆرە مامەڵەکردنە مرۆڤ شێر دەکا ئەم سزادانە مرۆڤ ناخەوە توێنێتەوە بەڵام ئەم هەڵسو کەوتانە نەیانتوانێ عومەر بکوژن هیچ سزایەک عومەری تەواو نەکرد بەرگەی هەموو ئازارێکی دەگرت بەڵام ئەو خۆشەویستەی کە لە مردن بەهێزترا عومەری کوشت گیانەکەم بەهار گەیشتین؟ کچی خۆ هێشتا بەڕێ نەکەوتوین چی گەیشتین؟ یارمەتی دەم؟ جەنگیز بۆچی هاتی بۆ ئێرە؟ وەڵا بەس لەبەر خاتری تۆ گیانەکەم تەنها 2 دقە لێرە بەدانیشە من ئێستا دێم وەلات کەمێکی تر دەڕۆین تۆ چیت دەوێت جەنگیز بۆ تێناگەی من نامە بێ شێوک لەگەڵ تۆ بم مێشکم تێگەیشتووە بەڵام دڵم نا ئەیشەن تۆش بە تاواتی تێم نەگەیشتووی شەمەندەفەرەکە هات لێ بەخوا حافزی بکەین جەنگیز ئەم شتانە دەڕوە ئەگەر جێمبێڵی خەبەر دەدەم چی؟ بە پۆلیس دەڵێن کورە تۆ شێت بۆی خۆشت دەکەوێت بەندین خانە نا تۆ هەرگیز ئەم کارە ناکەی ئەلو بنکەی پۆلیسە بەڵێ کورە تۆ شێتی بۆچی وا دەکەی نابێ بە جێمبێڵی گەر جێمبێڵی یەکسەر خەبەر دەدەم جەنگیز خۆ بە زۆر نییە کاکە تۆم خۆش ناوێ عومەرت خۆشی دەزانم ئەو شایانی تۆ نییە من شایەنتم لەبەر تۆ خۆم خستە ناو دۆزەخەوای شان ئەو چی کرد بۆ بەدەستێنانی تۆ هەموو کەس دەهاڕم من هەتا منیش بەڵێ تۆش ها یەکەم جار کە تۆم بینی لەبەر خۆمەوە بە هێواشی دەموت ئەمە ئەو کەسەیە کە دەمەوێت ڕێک خۆیەتی ئەمەیە کە دەروونم ئارام دەکات ئەمەیە ئاوەتی ژیانم بۆ هەر شوێنێک بڕوا پێشی لێ دەگرم من لە پێناوی تۆ نزیکترین هاوڕێی خۆم بەدەستی خۆم نییە شان تەنها تۆ گرنگی دام خەڵکی هەموو وا دەزانن عەشق شتێکی پیرۆزە بەڵام عەشق یاری شەیتانە من بۆ خاتری تۆ شەیتانیش دەهاڕمای شان نەکەی بڵێ نا نەکەی تکە ڕۆژێک دێ سوێن دەخۆم کە منت خۆش دەوێ وان لێ دەکەم کە منت خۆش بوێ بەس پێم بڵێ وەرە ئەیشان ئیتر هیچم ناوێت وەرە
تۆشە چ دەکەین هەبێکم هەیە نەخێر خۆت بەچ زانین کورە بۆ سەلام دەکەی وەڵامی سەلامان نادەیەوە ئەو هەڵێ ڕێزە نابێتەوە جەمێ نەبوو ئەوە کفری کرد ئەوڕۆ کوچایتە اعتراف دەکەی بیکرد ئەگەر نا لێمدا وتم لێمدا پێتە ناڵێم تێگەیشتی چی دەکەم بیکەن بەدوای چی دەگەڕێ کوڕە چ دەکەی پیرە واز لێ بنێ ئەو ڕامز قەلەندەرە ناوێرن لێیدنە واستان لێ هەنا کاکرامیس بەدەست من خۆت تووشی بەڵایەک مەکە ئێرە مەیدانی تۆ نییە ئەمە بەندیخانەیە و قسەی من دەخوا بیبەنە دەرەوە ئەو کوڕا لێرە دەمێنێتەوە کاکرامیس دەیبەنە ژوورەوە تاکو چاکی بکەنەوە من چاکی دەکەمەوە کارم لەگەڵ تۆ کۆتایی نهاتووە ڕاستە دەستم دەرێ تەواو ئەستا باشی ها چۆن بوو بەلاتەوە خۆش بوو ها کەمێ خۆش و کەمێک کات بەسەروەردم بوو ئەگەر حەز دەکەی دیسان دەچینەوە ناوی دووبارەی دەکەینەوە دیسان بچینەوە لە ژێر زەوی خۆت دەبینیەوە فەرمو گەورم ئۆتۆمبیلەکە زۆر جوانە چەنگیز گەلێک جوانە بەدڵتە؟ سیر کێتەفۆ گەر هەڵتدا ئەمەلەکان دەستمە ئۆتۆمبیلەکە بۆ خۆتە گەورم کامەیانە جەنگیز بەک دەچێتە دەرەوە ئێستا چێتە دەرەوە یەک دەقا میاو جوان وانە ئەمەش جلی توێ وانکەکە نیشانتە ئەوە منیش هاتم تا دەم کەمە بیکاڵێنە لەواندا لا لەوە لا ئەو لەوان هەزار جارش بیگۆڕی نایدۆزیتەوە بۆ؟ چونکە نازانی بە دوای دابگەڕێی
داوای لێبوردن دەکەین ئەها ئەوەی توێ لێ مەگرە دەڵێ فیرە هەرکە وەستای تر ناتوێتەوە خۆشی زەبەلاح مارکێکی نازدارە بەدەست دروست دەکرێت لە ئۆتۆمبیلیش دەزانی؟ من نا برادێکم باش دەیدەزانی هەندێک لەو فێر بوو دەی بە دوان نەکەوی تۆش دەچی بۆ شار؟ دەچینە نێشت دەکرێن سەرکەوە با من بتگێنم سپاس دەکەم تازە ئۆتۆمبیلەکەی ناوت دەرەوە سەرکەوە دەی چۆن بێزت دێوەکو پیرە پیاەک لە پێشی سواربی بۆ هەوا خۆشە خێرا لێ ناخڕم خەمن نەبێ چەند دەمێنیوە لە وتێلەکەی من نازانم دیار نییە چۆن دیار نییە؟ بێ بەرنامەی؟ بەیانێک هەڵدەستم و پێت دەڵام کاتی ڕۆیشتنمە ئۆ بیرم کەوتەوە من کاتی خۆی بیرکردنەوەکەم هەبوو دەموت گەر پارەم هەبێ پیاو نیمە بە 2 ڕۆژ زیاتر لە شوێنێک بمێنمەوە هەیە دوایی عاشق بووم خۆشەویستی هەموو شتێک دەگۆڕێ مرۆڤ دەکاتە شتێکی تروانیە وات لێ دەکا ئەو شتانی کە بەتەمای بووی هیچ شتێکیان نەکەی یان ڕێک پێچەوانەکەی ئەو شتانت پێ دەکات کە هەرگیز لە خەیاڵت نەبوو بیانکەی دەبێ بێگومان دەبێت ئەویش دەبێت چی بوو؟ هیچ بیر لە قسەکانت دەکەمەوە من خۆم هەندێک شتم کردووە کە لە خەیاڵیشم دانەبوو بیانکەم باشە گەر زەمان بگەڕێتەوە ئەو شتانێک کردوتە دووبارە دەیانکەیەوە دەیانکەمەوە من ئەوەندەی بەخت نیم گەر زەمان بگەڕابووایەوە هەندێک شتم دەگۆڕی هێشتا گەنجی کاتمان هەیە شت گۆڕی بەڵێ ڕاست دەکەی منیش بۆ ئەمە بەستە کار دەکەم Dünyanın en büyük kulelerinden iki tanesi ve bir uçakla 80. katına giriliyor. Şimdi birazdan o kulede çalışan Hena mama. Canlı yayın konuğumuz olur. Seyri televizyondaka. O kulenin bütün iç yapısını anlatacak. سيريا مبكى رولا لو قيامة استاوى İşte bu kulede, ikiz kulede gerçekleşiyor. چندی مانگا؟ 11 Eylül'e mama. 11 ايلول 2001 ام بروارة لبيد بيرولا عالم بروارة وانا دنيا وكو خوي دميني توا ناتوش وردانشو ليه رانجو دو بيالا چای بينا چارە نووسمان بۆچی لە ناو لە پێی دەستمان نووسراوە دەزانی بۆ تا لە کاتی پێویستە بتوانین بیشارینەوە ئەی بۆ بیشارینەوە چونکە هێز لە شاردنەوەدایە
کەس چارەنووسی ڕاستەقینت نازانێت پیاو. مامۆڕی خۆی نادات هەموو کەسێک. باش بخوێنەوە. وەرە کوڕی خۆم تۆزێ هەوا هەڵمژی. هەر کاتێک وەکو ئەو شەو سەرمایەکە کاریگەر بێت لە ئاسماندا ئەستێرەکان دیار بن. هەست بە ئازادی دەکەی؟ سیرکە منیش بە تەمامم ئەوە بڵێم پیاو لێرە بێ هەر ئەوەندە هەست بە سەربەستی دەکا. ئێمە بۆ لێرەین. هەوا هەڵدەبژین ڕۆڵە دەردی دڵیش دەکەین. گازەندەت چییە ها؟ هیچ. گلەیم لە چی هەبێ؟ تاکە کەس تا ئێستا بەخشندانە هەڵسکۆت لێگەکردم تۆی. باشە بۆچی من بۆ دەستێکی تینوی یارمەتی دەستم درێژ کرد. نەدەبوو درێژی بکەم؟ یانی بەڕێکەوت بوو؟ کەسێ باوەڕی بە چارەنووس هەبێ باوەڕی بەڕێکەوت نییە. هەر کەسێکیش باوەڕی بەڕێکەوت هەبێ ناتوانێت چارەنووسی لە ناو دەستی خۆی بشارێتەوە. سێریم کتێبانە بکە هەڵیان گرە و بیان خوێنەوە دواتر بۆمیان بگەڕێنەوە. تۆ چیت لە من دەوێ؟ پرسیارێکی تر هەیە لە وەڵامی ئەو پرسیارە گرنگترە ڕۆڵە. ئەسڵەن تۆ چیت لە من دەوێ؟ دەیلای تۆمان خۆش. لەو شەوە بەدواوە مام ڕامیز بوو بە هاوڕێم هاو دەردم مامۆستا و ڕێپێشان دەرم. ژیان وەکو ئاسایی خۆی لە لایەک دەهات و لە لایەک شتێ دەپەڕی. مرۆڤ کاتێ دوورە و لە تاراوگە ژیان بەسەر دەبا ڕادێ لە سەردووری لە خۆشەویستانی و تەنانەت پێربوون و گۆڕانی شانی لە ئاسایی دەبێ. کاکە ئەو ساڵ لە قوتابخانە باش بوو ڕێژیان لێنا هەموو ڕۆژ بیری لێ دەکەمەوە کە گەورە بووم دەبم بە ڕۆژنامەنووس ئەو شتانە دەنووسم کە بەسەر تۆیان هێنا. مرۆڤ لەسەر ئەو ژیانەش ڕادێک کە ڕاستیەکان تووشی دەکەن. تەنانەت لەسەر ژیانێک ڕادەیە کەسانی تر خەون بە ئاواتەکانی ئەو دەبینن. لەگەڵ زەمان مرۆڤ لەگەڵ هەموو ڕووداوێک ڕادێ بێگومان ڕادێ بەڵام لە بیریان ناکا. کە ئازاد کرای چی دەکەی عومەر؟ سزاکەم زیندانی تەهاتایە مامە ئازادکراین چی؟ باوا داینین تۆ ئازاد دەکرێی. چی دەکەی؟ سێرکە عومەر ئەوە چوارەمی ساڵە لێرە پێکەوەی وانە؟ هەموو شتێکت بۆ باس کردومە بوختانیان بۆ تۆ هەڵبەستووە خیانەتت لێکراوە بۆیە کە ئازاد کرای چی دەکەی ها؟ واز بێنە مامە واز لەو شتانە بێنە کە پرسیارێک لێکرا وەڵام داوە بەربووی چی دەکەی؟ دەمەوێت بزانم چێوای کرد مامە عەلی یان جەنگیز چێوای کرد ئەیشان درۆ بکە بۆ درۆی کرد بۆ
نامەوێ بمرم بێ ئەوەی ئەمانە بزانم. با بڵێین ئەوانە دزانی ئەو کات چی دەکەی بە تەمای چیان لێ بکەی. ئامادەی؟ دەستا کێ دەبینی لە بەرامبرت؟ کێ دەتەوێت بیبەزێنی؟ عەلی ئەو جارە کێ دەبینی لە بەرامبرت؟ جەنگیز تا هێزی ڕاستەقینەی خۆن نەدۆزیەوە ناتوانی بیان بەزێنی. دەیبینی بەم شێوەیە نابێ نابێ. بەهار خوشکێ حەزم کرد جەم لە دەنگت بێ. دەنگم باش دێوانە؟ زۆر بیرم کردووی کتێ لەوانەیە ئەمانگە بینە لات. ناجانە ئێوە دوومانگ لەمە بەرلام نەبوون؟ چۆنم؟ ئەوێت بەدڵە؟ زۆریش بەدڵمە. لەندەن زۆر خۆشە. دەرمانی باش شەمەرگرتووە. من بۆ بۆنەیە تەلەفۆنم بۆ کردووی. بۆچی؟ چارەسەرکردن و کاریگەر پەیدا بووە. تازە لێرە بەکاردێ. شەوازێکی تازەیە. پڵم لە هەر شوێنێک ئەمە هەبێ ئەنجام درراوە. وەکو نەشتەرگەری جێ مەترسی نییە؟ نازانم. بەڵام خوشکێ خدا دەکات چاک دەبمەوە بە سڵامەتی ڕزگارم دەبێ؟ مەترسیەکەی چەندە؟ 50 بە 50. نابەهار. بەڵام خوشکێ من دەمەوێت بیکەم. منیش دەمەوێت وەک خەڵکی بژیم. نامەوێت ژیان وەک بەندیخانە بەسەر بەرم. دەمەوێت وەرزشکەم، دەمەوێت مەلەکەم، یاری بکەم. بەسە خوشکێ. منیش دەمەوێت وەکو مرۆڤ بژیم. ئەگەر نا بەهار وز کچێ ناشکوری مەکە خوا گەورەیە. با پرسیارە بکەین بزانین چۆنە باشە؟ باشە خوشکێ. خوشکێ لێم تووڕەمە بە باشە؟ خۆشم دەوێت. منیش گیانە. ئەمڕۆ دەستم کرد بە کاری ڕۆژنامە نووسی. باوکم نازانێ. بەڵام بەدایکم وتووە هەمیشە بیر لە تۆ دەکەمەوە کاکە. هەرچەندی بیر لە حاڵی تۆ دەکەمەوە ئەوەندە بە جۆش خۆشتر دەبم. برای زۆر زۆر خۆشەویستت مەمە. ئەوە تۆ چی دەکەی کوڕم؟ وەرەقەکەم لەبەر دەکەم. یەک جار سەیری وەرەقەکە بکە، دواتر سەرت بڵند کە و سەیری دەوروبەرت کە. ئەوان وەرەقە سەرەکیەکانن. یەکەم جار دەوروبەرت بخوێنەوە، اینجا وەرەقەکانی خۆت بخوێنەوە وەکو یاری منداڵان. دانیشن دانیشن.
تۆ لەگەڵ من دەی لێکۆڵینەوەتەیە ئێوەش بکشێنەوە دای سەیری کاگرامیس مەکە هیچی پێ ناکرێ ئەمرەکە لەسەرەوەیە چاویلکەی ناوێ ئەو شوێنەی بۆی دەچی پێویستی بەبینین نییە تەنها پێویستی بەگوێیە دەبێت سنوورێک بۆ هەندێک کەس دابنرێ نابێت کەسانێک بە ئارەزوو خۆیان بەربەست بخەنە پێشکارەکەمانەوە دەبینن چۆن وەک گوڵەگەنم لەسەر خاک دەتان دوورینەوە وا مەزانە لە بیرم کردووی کوڕە لە بیرت ناکەم چاوەڕێکە ڕۆژێک نۆرەی تۆش دێ چی دەکەی؟ بەگوێ ئەو زابتە دەکەم چاوەڕێم تا نۆرەم دێت دابەشیکە یەکێک دەیان بن دە کەسیش ماوە لێکۆڵینەوەیان لەگەڵ بکرێ حاڵەکە باش نێوامە باوەڕ ناکەم حاڵی ئەو مناڵە باش بێ ئێمە نابێت بەم شتانە بێ هیوابین ڕۆڵام بەم زوانە ژووری بەندکراوەکان جودا دەکرێتەوە سێرکە عومەر وردە وردە دەبێ بە خۆداگات لە خۆت بێ لەوانەیە پێت شاد نەبمەوە باشە ماوە پێم بڵێ چ جیاوازەکی هەیە هەر چۆنە بێ هەردووکمان لەم بینایان ژیانمان کۆتایی دێ وەرە با کەمە لێرە دانیشین سێرکە عومەر ڕێگایەکی دوورم لەگەڵ تۆ بڕیوە بەڵام هێشتا شتێکی کەم ماوە زۆر قسەمان لەبارەی ڕووداوەکەوە کرد ڕۆژی خیانەتکردەکە لە تۆ بەڵام بەوەردی چۆن ڕوویدا پرسیارت لە خۆت نەکردووە مامە هەموو ڕۆژە دەپرسم هەموو دەقیقەیەک هەموو ساتێک سێرکە ڕۆڵم بۆ ئەنجامدانی پیلانی دزیەکی لەم شێوە چەند کەس پێویستە دەزانی 4 یەکەمیان زانیاری کۆ دەکاتەوە بۆ جێبەجێکردنی پیلانەکە ئەو کەسە پێویستە زۆر شارەزای شوێنی دزیکردنەکە بێت بە گوێرەی ڕووداوەکەی تۆ کێ ئەو کەسە جەنگیز دووەمیان پیلانەکە جێبەجێ دەکا دەبێت کەسێکی جەنگاوەر بێ پێویستی شکا پیاو دەکوژێت شتەی بە پیاو کوشتن دێ ئەو کێیە عەلی باش هاتی ڕۆڵە باشیش دەڕۆی اینجا لە هەر پیلانێکی دۆزەخیدا یەکێک دەبێتە قوربانی چاوی خەڵک هەمووی لەسەر ئەو دەبێ تاوانەکە دەخرێتە ملی ئەو اینجا لەو بینە تاوانباری گەورەون دەبێت قوربانیەکە کێیە منم تۆی کوڕم تۆی تۆی هێشتا کەسێکی تر ماوە 4م کەس کەسێکە بە درێژایی پیلانەکە بیرتیژە ئاسان ڕووی خۆی بە هیچ کەسێک پیشان نادات هەر کەسە و شتێکی تری پێ دەڵێ هەموو کەسەکان ڕازی دەکات وانە؟ تەواو جوان جوان سەیری نێو چاوانت دەکات اینجا دەتخاتە ناو بۆسەکەوە بەسە ئەوە کێیە ڕۆڵە کێیە ئەوە ئاگری بن هەموو کایەکە کێ ئەوە کێ مامە بەسە چاوتکەوە ڕۆڵە کێیە ئەوە کێیە داوەکەیم پێ بڵێ ئەو ڕۆژە بۆ یەکەم جار عومەر داینە بە شتێک کارجیز لە باوەڕدا نەبووشتی وا بڵێ ئەیشەن ئەو ڕۆژە عومەر ناوی کەسانێکیدا کە دەبێت تۆڵەیان لێ بکرێتەوە
تۆش دێ یان نا تۆ بڕۆ من لێرە چاوەڕێ دەکەم. خۆیەکەن دەزانم تۆ لە من تووڕەی زۆر کاری خراپم کردووە. سزام بدە لەسەر ئەوانە چیم لێ دەکەی لێم بکە. بەڵام ئەمڕۆ خوشکەکەم نەشتەرگەری دەکرێت. لێت دەپاڕێمەوە لێت دەپاڕێمەوە ئەو لە مەترسیەکان بپارێزە. هیچی بەسەر نەیە. باباجی تاوانەکانی من نەدات. دەزانم هەڵەکانی من لێ خۆشبوونی نییە. لێم مەبورە لێم مەبورە. تەنها خوشکەکەم ڕزگارکە. لێت دەپاڕێمەوە ڕزگاری بکە. ئەو بێت تاوانە. ئەمە دووە داواکاری منە. خۆیە بیپارێزە. Yes. Bahar, is she okay? Yes. Okay. Thank you. Thank you, doctor. خواهی گرد. زور شکر. سپاس با تو. سپاس با تو. ئەوەش مەلیک دڵنیای مەلیکت گرت؟ بێمنەتم لێ چی دەکەی؟ یەک دوو سێ ئەمەیانت نەبینی و ڕۆڵە ئەم کتێبە چییە؟ شاعرێکی بیانی خۆشەویستیەکی جوانە مەرکراو گوێ بگرن لەم هۆنراوەی ڕۆحم کێ هەیە وەکو من خۆشەویستەکەی بەگەنجی بیکوژێ کێ هەیە دوای چاوتروکانێک عەشقەکەی بیڕوخێنێ چ زاڵمێکە تاوانباری ئەم عەشقە جوانە مەرگە چ تاوانبارێکە ئەو بێوەفا و بێجەرگە عومەر میوان تاتووە کاک سارم چەندی ساڵە من لێرەم قەت میوانم قبول کردووە؟ منیش جوان پێگوت گوتی نامی پێ بڵێ ناوی چییە؟ ئەیشان
پێویست بوو کە بتبینم. بۆ لێخۆشبوونت نەهاتووم. من شایانی لێخۆشبوون نیم. شتێکی ترسناکم کرد. ئۆمەر هاوسەرەکەت چۆنە؟ چەنگیز ئۆمەر لە ڕۆژنامە خوێنمەوە مناڵەکەشتان پیرۆزە جان ئۆمەر من تۆم هەرگیز بیر نەکەوە وشەی دوای ئەوە بڵێ هەرگیز بیر نەکەوە درۆیشترم لەگەڵ بکەی دەزانی بۆچی؟ چونکە باوەڕ دەکەم دوای ئەو هەموو شتەش ئێستاش دەتەوێت ئەو ڕستەیە بڵێ سێری چاوەکانم بکەی و بڵێ خۆشم دەوێی کە زۆر باشیش دەزانم درۆ دەکەی بەڵام دیسان باوەڕت پێ دەکەمەوە لەبەر ئەوە ئەگەر بۆ ساتێکیش منت خۆشویست بێ هەرگیز هەوڵ نەدەی ئەم ڕستەیە بڵێیتەوە گوێ بگرن لەم هۆنراوەی ڕۆحم کێ هەیە وەکو من خۆشەویستەکەی بە گەنجی بیکوژێ کێ هەیە دوای چاوتروکانێک عاشقەکەی بیڕوخێنێ چ زاڵمێکە تاوانباری ئەم عاشقە جوانە مەرگە چ تاوانبارێکە ئەو بێوەفا و بێجەرگە کەسانێک بە پەنجەی بەتاڵەوە خۆشەویستەکەیان کوشت بەڵام تۆ بە پەنجەی نیشانەوە منت کوشت خۆزگە بە چەقۆمت کوشتایە و زوو ساردت کردمایەوە نەک بتفرۆشمایە و مامەڵەت لەسەرم کردبایە ئەوەی دەتکوژێ بە فرمێسکەکانیشی لە مێشکی دەرت دێنێ ئەم کەسانێش هیچ نین چونکە مانای وەفا نازانن ئەمانە هیچن چونکە جگە لە خیانەت هیچی تر نازانن هیچی تر نازانن جگە لە خیانەت ئێوارە باش سەیری دەوروبەرت کرد بێکومان سێرم کرد خەڵکەکەم هەموو خوێندەوە سەیری بەرامبەر بکە بەڕێوەبەری ئاساییشمان کاک عەلی لێیە ویتە بابە لینجۆ بەس لێی تێ عەلی دەڵێ ئەم شەو کەشتی نەخۆم بووە دڵی زۆر تەنگا و شەو نازانم بۆ لێرە خاوەنی ئوتێل و خێزانەکەی ئامادە خێزانەکەی لەولاتە ڕاوەستەوە ئەوە
ئەوەش کوڕەشایە لەلایەتی جەنابی کوڕەشە ساعتی کە دەیە قسە لەگەڵ ئەیشان بکە بەڵام ئایشان ڕووناداتە کەس نازانم شانسی تۆژۆشە چی تێدا دەبێت لە هەریشم تا ئێستا نەبینیوە بەڵام بەردەوام لە چاودێریکردن هیچ کاری تر بە من ماوە بیکەم دەمەوێت چونکەمە پیاسە بکەم Independent women, some mistake us for whores and spend why spend mine when I can spend yours. Disagree? Well, that's you, and I'm sorry. I'm gonna keep playing these cats out like a song. High heel shoes, getting love from the dudes, for badass chicks from the moon. داوا لێ بردن دەکەم حەقی تۆیە بێبیرکردنەوە وام کرد دەمبوری بابزانم زۆرم خۆش دەوێ ببوورە دوێنێ کاتم نەبوو سپاست بکەم بۆ گەڕانەوەی جان نا هیچ نییە شتێکیام نەکردووە جان ئێوەی زۆر خۆشویستەوە لە دوێنە هەر باسی تۆ دەکا منیش شەم خۆشویست دیارە بەتەنها هاتووی لەگەڵ یاریدەرەکەم هاتووم دوێنە پێم ناساندی وا تێگەیشتم بەخۆت و دووسێک کچ قۆڵ لە ناو قۆڵ دێت بۆ ئاهەنگەکە بەڕاستی کەواتە بە هەڵە خۆم لە تۆ گەیاندووە نا مەسەلە ئەوە نییە بەگشتی بە ئاسانی لە پێو تێدەگەم بەڵام بە ئاسانی لە تۆ تێناگەم لەوانێت لەبەر ڕووپۆشەکەم بێ بەڵێ بەڵام ئەو ڕووپۆشە ڕەشە نا ژنت هێناوە ئەڵقەوشتیوان نابینم لە پەنجەت نا نەمهێناوە ساڵانی ڕابردوو دەمویژم بێنم ئەی بۆ نەتهێنا جێهێشتم باشە بزانم چیت لەو کچە کردووە ئەویش تۆی جێهێشتووە شتێکم لەگەڵی کرد لەگەڵ کەس نایکەمەوە چی ئەو شتە؟ باوەڕم پێکرد بە یارمەتیت لە کۆتاییدا شتێکی پێشبینیکرا ڕوویدا یاخیبۆکانی ناوبەندیخانە و هاوکارانیان هەڵسان بە ڕووخاندن و ئاگرتێبەردانی بەندیخانە ئەمەش کارتەنەوەی پشتولی دێکەوتەوە کە لە شەڕێکی سنوورداکراو دەچوو عومەر ئەو ڕۆژە هەوڵی ڕاکردن و ڕزگارکردنی جانی خۆیەدا
خۆ دەرەوە. من چیم پێوتی؟ کارم لەگەڵ تۆ تاوە نەبووە. پێم نەوتی؟ ماما بەسەر باندیخانیان داداوە باسی ئێوە شاکردووە. چیان وتووە؟ وتیان لە کاگرامز لە دەرگای پشتەوە بەنە دەرەوە بەرەبەر وای وتووە. ئەمار لەکوێیە؟ پۆلیسەکان بە دوای ئەمەرە بڕایان دەکرد وتویەتی ئەمڕۆ ڕۆژی منە. ماما تۆ زەنگ لەسەر خۆ. چی بووە؟ هێشتا دەمت هەرداخستووە؟ وا بزانم خۆمان بیکەینەوە. خۆت بەچی دەزانی کوڕە؟ تۆ کێی؟ سەر و چاوت ئاوا دەیبڕم کە هیچ کەسێک نەتوانێت بتناسێتەوە. ئەو دایکە کوێرەکەی هەیتت ئەویش نەتناسێتەوە پاش ئەوی کارەکەم تەواو کرد. بوەستە دەیوێت شتێک بڵێ. من کردم. چیت کرد؟ من دەستێکم کردووە پارەکانیشم شارەتەوە. مام کوژە شوێنەکەت پێ دەڵێم دەوڵەمەند دەبی بەس مام کوژە. تەواو بڵێ. تەنها بە تۆ با ئەوانە بڕۆن. پیاوی عومەر پاشە هەموو ساڵە پیاو دەچوی ها؟ ئێوە بڕۆن. پێم بڵێ. بەیانی باش. بەیانیت باش. دەبینم هەمووتان هەستاون. دوێنێ شەو من درەنگ نووسم سەیری شتەکانت دەکرد ئامادەکاریەکان.
چەند جوانە لە خەو هەستیتەوە ببینی. بەیانی باش گیانەکەم. بەیانی باش. کاتەکار بەخۆی دەڕوام هەفتەی قوتابخانەم دەست پێ دەکاتەوە. ئەرە دەواست بێنە لە قوتابخانە دەبی بچی؟ وەرە بۆ خۆت کار بکە لە وتێلەکەمان. ڕاوەستە جارێ لەمە پەلە مەکە. وتێلەکە بۆڵەتی نییە. بەڵام ئەو کاخەزەوە ناڵێ. بەڕاستی ینی بوو؟ دەرچوو دەبێنت خوا؟ پێم بڵێ خۆشت دەوێم یان نە؟ بێنە. خۆشت دەوێم یان نە؟ خۆشم دەوێت بێنە. نەتانویستووە دیسان لە بەندیخانە شەڕ پێکدادان بۆ چەندی خەڵک مردووە. واز بێنە. ئەو پشیلانی هێناوتن بۆ ئێرە زۆر تەنیا بچین لە بەندیخانە هاوڕێکیان بۆ بدۆزینەوە؟ ئەو چاستەکە تۆ هەتا کەسێکی سێری ها. ئاخر ئەو پشیلانە منیان زۆر خۆش دەوێت. یارمەتیان نەدەم؟ خوشکە؟ ئەشەن؟ نا! ئەشەن چی بووە؟ نا! ئەشەن چی بووە؟ هەرکسە دەرێ! ئەشەن؟ قربان سەری بوو من لەوە دەترسام. مرحبا كرم أحوالت بوستەوە قسەمەکە ئەمانەتەکەم بۆ پاراستووی خۆت ماندوومەکە ئارام بەوە هێزت لێرە بەکار مەهێنا لە دەرەوە پێویست پێی دەبێ تێگەیشتی چی دەڵێم کوڕم کاری تۆ لە بەندیخانە تەواو لە دەرەوە دەست پێ دەکاتەوە پێکدادانەکە ترسناک بوو چەندین کەس مردن 17 کەس تۆش یەکێکی لەوان لەبەرەوەی دەم و چاوی هەمویان تێکچ بوو ئێمەش یەکێ لە مردوەکانمان کردە عومار تۆ باش ناناسی ئەمانە بەرامبەر ئێمە زۆر خراپن زۆر یەکەم جار دەمان کوژن اینجا دەمان بەخشن بەخشینی گشتی ئەم شەڕ و پێکدادانی لە بەندیخانە ڕوویدا بۆ ئیسماعیل سوودی هەبوو مەبەستم سوودی تۆی هەبوو دەڵێ چی؟ ئارام بە ڕۆڵە ئارام بە تاوەکو لێرە دەردەچی ناوت ئیسماعیل کۆڕکمازە ئیسماعیل ئەو بەندکراوە بوو زۆری نەمابوو بەربێ خراپ کوژرا ئێمە شەندێ مەکیاجمان بۆ کرد و ئەومان کرد بە عومەر و تۆشمان کرد بە ئیسماعیل عومەر تۆ ئازادی ڕۆڵە من هەموو شتێکم تەرتیب کردووە نەخۆشخانەشم بۆ تەرتیب کردووە هەفتەیەک لەوێ دەمێنیتەوە ئێستاش تۆ ئازادی و دەتوانی بڕۆی تۆ دەدوت کە گەڕامەوە پێناسی من چی دەبێ ئەمە دواوانەمە بۆ تۆ ڕۆڵە لە کاغەزی گەڕانەوەی تۆ ئەمە نووسراوە خۆت بناسە تۆ چیتر نابیەوە ئەو کەسێک کە بێگومان بی لە هەموو کەسێک و ئەوانی شەڵت بخڕاتێنن ئەوەی ڕاستی بێڕامی هەموو شتێکی بۆ تەرتیب کردبوو دووسێ ڕۆژ دوای ئازادکردنی ئەومەرە و نەخۆشخانەی دۆزیەوە کە ئەم ڕامیز نانوشانەکەی دابوو پێی چۆنی؟ نەخۆشەکەمان ئامادەیە؟ دەبینی زۆر باشی
چیکە لەوەی خۆت باشی پێش پاوترەوە نەستەرگەری جانکارێکە زۆر گرنگی پێ بدرێ ئێستاس بۆ دوجار سەیری خۆت بکە بە گوێرەی ئەو پەیمانەی داومانە نەستەرگەریەکەت بۆ دەکەین نیگەران مەبە کاتێ بە خۆت دێەوە نەخۆت و نەکەستتر ناتوانێت بناسێتەوە ئایشانە و عومەرەی کە تۆ خیانەتت لێ کردووە 6 ساڵ زیندانی هەواڵی کوژرانیت پێگەیشت نەتەنیایی عومەری کوشت نەچەقۆیەکی تیش بەڵکو عومەر لەبەر خۆشنەویستن و خیانەت مرد عومەر بۆیە مرد تا بتوانێت تۆڵەی خۆی وەرگرێتەوە ڕستا من ئەو شتا لە سەلیت دادەنێ تۆش وردە وردە چاوەکان دادەقی لە دەوە دەژمێرم تا سفر 10 9 8 7 6 5 4 3 2 دەڵێ چی ئایشان پێم لە دەڵێ چی ڕاستە عاشق لە مردن بەهێسترا ئێستاش کاتچوێکە هات چاو درۆن ئەوڕە دوا ڕۆژێکە چایدا ئەو لە فەفانە بە ڕووتەوە دەمێنێ ئیتر لەمڕۆ بە چاوی خۆ دنیا بینی دەبا بزانین چەند قۆز بووی ئاگادار ئێرە بە بێگومان دکتۆر ئەوە تەواو هێواش خەمت نەبێ دکتۆر ئارام بە لەسەر خۆ لەسەر خۆ هێواش ئاگادار بە لێرە دانیشە دەتوانی ناوی خۆت بڵێ ناوت چییە؟ ناوی من تۆ باشی؟ تۆ باشی؟ ناوی من زمانێک کەسێکە بوو ناوی عومەر بوو
جەنگیز و عەلی نزیکترین هاوڕێی بوون. کچێکی خۆش دەویست بە ناوی ئەیشەن، بەڵام ئەوان خیانەتیان لە عومەر کرد. هەموو شتێکیان لە دەست عومەر دەرهێنا، خێزانەکەی، هیواکانی، ژیانی